لەم ماتەمەدا بۆ یادی 35 ساڵەی ئەنفالکردنی هاوڵاتیانی ناوچەکەیان لە مۆنومێنتی ئەنفالکراوان لە ناحیەی گاپیلۆن کۆبوونەتەوە. وەک ساڵانی ڕابردوو هەرکام لە وارسی ئەنفالکراوان بدوێنی دەیان گلەی و داواکاری ئاراستەی حکومەت و بەرپرسە پەیوەندیدارەکان دەکەن لە سەروی هەمویانەوە داوای دەستگیرکردن و دادگاییکردنی جاش و مستەشارەکان و هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان. 35 ساڵە و تاوانە ئەنجام درراوە 32 ساڵە ئێمە ئەو یاداکەینەوە 32 ساڵە داوای کۆمەڵێ داواکاری ڕەوای خۆمانەکەین لە حکومەت یاریمی کوردستان نەک داواکانمان جێبەجێ ناکرێت بەڵکو بەعکسەوەی داواکانی ئێمە ئیش کراوە. ئێمەی کە سوکاری ئەنفالکراوان بێ بچینە دام و دەستگاکانی حکومەت یاریمی کوردستان لەوێ یعنی واستە بە جاش و مستەشارەکان بکەین بڵێن ئیش و کارەکانمان بۆ ڕایکەن. بەفریان بۆ خەموو ناشوێنەتیانە بەجێ نازانم تەرمی باوکم لەکوێیە حەزەکەم هەر وەک باوکێکم ئۆفایەکم هەبێ بۆی حەزەکەم تەرمەکەی لەبەر دەسما بێت کە ئاوە جوعمانە سەردانی بکەم سەردانی گۆڕەکەی بکەم چمە سەر گۆڕەکەی خۆشەویستی بۆ دەربڕم کە ئەمە باوکمە بەسە تا ئێستا نازانم تەرمەکەی لەکوێیە ئەمە کێشێکە لەو شتانە کە هەتا ئێستای بۆ هیچ بۆ کەسوکاری ئەرفان نەکراوە کە تەرمەکانمان بێنەوە بەردەستی خۆمان. فەرامۆشکردنی سنوورەکە و ئەنجام نەدانی پرۆژە خزمەتگوزاریە سەرەتاییەکان خەمێکی دیکەی سەردڵی وارسی ئەنفالکراوانە و دەڵێن بە بەراورد بە زۆری قوربانیەکانیان کەمترین خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. ئەم ناوچەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر دواکەوتووە لەبەرەوەی تا ئێستا بنکەیەکی تەندروستیمان نییە بۆ کەسوکاری ئەنفال بۆ خەڵکی دۆڵی جافایەتی کە بنکەیەکی تەندروستیەوە بۆ 10 ساڵە بێ لە ناو ناحیەی گاپیلۆن بناغەکەی دانگراوە بەڵام تا ئێستا بیناکەی نەکراوە. کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوان و شەهیدان ئێستا نەگە هاوڵاتیان و وارسی ئەنفالکراوان بەرپرسە ئیدارەکانی سنوورەکەش نایشارنەوە کە کەمترین پرۆژەی خزمەتگوزاری بۆ ناوچەکە ئەنجام دراوە. بەداخەوە بە پاساوی قەیرانی دارایی و نەبوونی سوولەی بانقەکان زۆرێک لە پرۆژەکان و خزمەتگوزارەکان پەکیان کەوتووە ئەتوانم بڵم لە ئێستادا هیچ پرۆژەیەکی حکومی لێرە لە کاردا نییە جێگەی داخەوە. پرۆسەی ئەنفال باش قۆناغ ئەنجام درا کە قۆناغی یەکەمی لە 22 شوباتی ساڵی 1970 لەنەوە قۆڵەوە هێرش کرایە سەر گوندەکانی دۆڵی جافایەتی و گوندەکانی سنووری قەزا و ناحیەکانی دوکان و بنگرد و چوارتا و قەلاچوالان و سەرچنار و سووردا شی گرتەوە کە بۆ ماوەی نزیکی مانگێک بەردەوام بوو کە بۆ هۆی ئەنفالکردن و بێسەر و شوێنکردنی سەدان هاوڵاتی. ساڵانە بۆ یادکردنەوەی قوربانیەکانی ئەو قۆناغی ئەنفال مەراسیم و چالاکی تایبەت بەڕێوە دەچێت. چالاکی و مەراسیمەکانی تایبەت بە 35مین ساڵ یادی ئەنفالی دۆڵی جافایەتی و دەوروبەری کۆتایی هاتوو بەرپرسان مۆنومێنتی تایبەت بە ئەنفالیان بەجێهێشت بەڵام ئەوەی لێرە ئەمێنێتەوە چیرۆکە خەمامێزەکانی ئەنفالکراوان و داواکاری هەمیشەیەکانی وارسی ئەنفالکراوانن کە ساڵ ڕادەسی ساڵ دەکەن و کەچی داواکانە ناچێتە بواری جێبەجێکردنەوە. ڕزگار جەبار کێنێن ناحی گاپیلۆن.